بەڕێزان سڵاوتان لێبێت. زۆر جار گێڕانەوەی مێژوو لە ئەنگر و ناری بۆ دروست دەبێت، بەڵام گێڕانەوەی مێژووی حیزبێک کە بە چەندین قۆناغی جیاژای سەرکەوتن و شکستدا تێپەڕیوە لە نووسینەوەی هەموو قۆناغەکانی ژیانی میلەتێک زەحمەترە. لەم نێوەشدا کەم کتێب هەیە کە دەربارەی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو ئەویشدا سە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان نووسرا بێت و لە ئەنگر و ناری بۆ دروست نەبوو بێت. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا قسە لەسەر زۆر بابەتی ژیانی یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ڕەنجدەران دەکەین. لەگەڵ یەکێک لەو ناوانەدا قسە دەکەین کە لە سەردای دامەزراندنی کۆمەڵی ڕەنجدەرانەوە ئاگادارە و لە نێو کتێبێکەشیدا بەشێکی لەو بیرەوەریانە ژێڕاوەتەوە. بەڵام کتێبەکە و ژێڕانەوەکانی و ڕووداوەکانی ناوی بوونەمای کێشمە کێشم و قسێکی زۆر. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا لەگەڵ ئیبراهیم جەلال قسە لەسەر ژیانی کۆمەڵی ڕەنجدەران و یەکێتی و ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکیش لە بەرنامەکە تەرخان دەکەین بۆ ژیانی تایبەتی ئیبراهیم جەلال و هەموو ئەو قسانەی لەسەر کتێبەکەی و گێڕانەوەکانی دروست بوون. کاک ئیبراهیم بەخێر بێت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سپاس دەکەم کاغرەبا. بەڕێزی ئەمەوێلی و دەست پێ بکەم کە جەنابەت یەکێک لە بەشدارانی شۆڕشی ئەیلولیش بوویت. ئەوەی لەم ساڵا بینرا شۆڕشی ئەیلول بە شێوەیەکی جیاواز لە ساڵانی ڕابردوو یاد کرایەوە، گرنگیکی زۆر بە 11 ئەیلول درا. تۆ وەک یەکێک لەو ناوانەی کە لە شۆڕشی ئەیلول بەشدار بوویت، ئەو یادانی ئەم ساڵێت چۆن بینی و بۆ ئەو گرنگیە لەم ساڵدا بە تایبەت درا بۆ شۆڕشە؟ من پێم وابێ ئەوەی لەم ساڵدا گەو گرنگی کە لەم ساڵدا درا بە شۆڕشی ئەیلول مەغزایەکی تایبەتی خۆی هەبوو و بەڕاستی ئەوە پێویستی قۆناغەکە بوو بە تایبەتی لە سەبارەت بەو قەیرانانی کە دروست بوون لە نێوانی هەرێم و لە نێوانی حکوومەتی ناوەندی. جگە لەوە ئەو وتەوتانی کە هەبوو سەبارەت بە شۆڕشی ئەیلول و جێڕانەوەی مێژووی شۆڕشی ئەیلولیش بە شێوەیە کە ڕەنگە دەستکاری کرابێ یا ڕەنگە لە یاد چوو بێ یا ڕەنگە وەکو خۆی نەوترابێت لەم بەم شێوەیە. چونکە بەڕاستی مێژووی هەر شۆڕشێک بەتەنیا ناگەڕێتوانێت بۆ کەسێک بەتەنیا کە کاریگەری بوو بێ یاخود کەسێک بوو بێ کە توانی بێتی ئەرچی هەڵگیرسانی شۆڕشەکە بە تاقی تەنیا گرتوێتە ئەستۆ شۆڕش سەرنجامی کۆمەڵی گۆڕانکاریە کە لەناو کۆمەلگاکەدا ڕووەدا. جایتر ئەو کۆمەلگایەکی خاوەن دەسەڵات و قەڵەمڕەوی بێ یاخود کۆمەلگای بێ ژێردەستە و داگیرکرا و دابشکرا. مەبەستە لە چیە کاڵی کاریگە هەڵسوڕانی شۆڕژ ناگەڕێتەوە بۆ یەک کەس؟ من مەبەستم لەوەیە بەڕاستی لە زۆربەی من بەڕاشکاوی قسە لەگەڵەکەم لە زۆربەی ئەوانی کە من جۆم لێ بوو هەمیشە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و باسی ئەوە دەکرا کە شۆڕشی ئەیلول زادەی ڕێبازی بارزانی و زادەی فکری بارزانی و زادەی تەقەلای بارزانی و ئەمانێ. بەڵام لە حەقیقەتیشە ڕاستە بارزانی کارکتەرێکی زۆر کاریگەر بۆ لە ناو شۆڕشی ئەیلولا، بەڵام مەلا مستەفای بارزان هەرگیز لەگەڵ دروستبوونی شۆڕشی ئەیلولا نەبوو لە سەرەتاوە. یعنی تەنانەت کاتێک کە کۆمەڵە عەشایر و ئەوانە کە کۆبوونانە لە پاش دەرچوونی ئەو بەیانی کە لەلایەن حکوومەتی قاسمەوە دەرچوو سەبارەت بە ئیسلاحی زراعی، عەشایرێکی هێزگار زۆر لە دەربەنی خان و دەربەنی بازیان و لە منتەقەی خەلەکان و ئەوانە کۆبووەوە. هەر لەو کاتا جەناوی مەلا مستەفا ڕۆیشتبوو بۆ سۆڤێت بۆ یادی شۆڕشی ئۆکتۆبەر بەو بوانەیەوە گەکە گەڕایەوە لە کاتی ئامادە نەبوونی خۆیان لە عێراقا زێباریەکان و لەگەڵ سوورچیەکان و ئەوانە هەڵیان کوتای سەر ناوچەکانی بارزان و هەندێک ناوچیان لەوێ داگیر کرد بە فیتی عەبدولکەریم قاسم کە مەلا مستەفا گەڕایەوە بۆ بارزان لە باتی ئەوەی کە بیر لەوە بکاتەوە ئەو جوڵانە و ئەو هەڵچوونەی کە سەبارەت بە کێشەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و نێوان حکوومەتی قاسم کە دروست بوو دیارەوە هینێکی مێژووی دوور و درێژی هەیە. لە باتیەوەی مەلا مستەفا بیر لەوە بکاتەوە کە فعلەن ئەو داخوازی کە پارتی دیموکراتی کوردستان مەبەستم مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە کردوێتی لە عەبدولکەریم قاسم پشتیوانی لێ بکە بە پێچەوانەوە مەلا مستەفا لەگەڵەوە نەبوو. بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان سەرەتا داوای لە حکوومەتی قاسم کرد کە پێویستە داواکاریەکانمان داخوازیەکانمان جواب باتەوە وەڵام باتەوە جێبەجێ بکە. ئەوان بە هێرشکردن سەر منتەقەی بارزان جوابیان بە زۆر باشە. با نەچینە ئەو بابی کە ئەو مێژووە بگێڕێنەوەوانێ ئەوە اختصاسێکی تایبەتە مێژوو بەڵێ ببوورە. من بەبەستم لەوە بوو کە لە ڕاستیە
شۆڕشی ئەیلول کە دروست بوو مەلا مستەفا دروستکەری نەبوو بەڵام کارکتەرێکی بەتوانابوو لە ناویە و لە ڕاستیشە چه دروستکەری شۆڕشی ئەیلول مەلا مستەفاشی دروست کرد نەک مەلا مستەفا شۆڕشی ئەیلولی دروست کرد تۆ ببوورە ئەگەر لەسەر ئەو شتە بواستی تۆ بەڵگت پێ لەسەرەوەی کە مەلا مستەفای بارزانی لەگەڵ هەڵگرستانی شۆڕشی ئەیلول نەبووە بەڵێ بەڵگەکە لە بەیانی مەکتەبی سیاسی کە دەرچوو سەبارەت بە دروستکردنی ینی سەبارەت بە بەرپاپوونی ڕۆژی شۆڕشی ئەیلول ڕۆژی 11 مانگی ئەیلولیان دیاری کرد و پێش ئەوە ڕۆژی 6 مانگیان دیاری کرد بۆ مانگرتنی سەرتاسەری بە بۆنەی ڕۆژی ڕەشی 6 ئەیلولی ڕابردووەوە کرد ئەویان کرد بە مناسبە مەلا مستەفا لەگەڵ ئەوە نەبوو لە پاشان کە بەیانەکە دەرچوو بەیانەکە بڕیاریدا کە ڕۆژی 11 یەکەم ڕۆژی دەستپێکردنی شۆڕشی ئەیلولە مەلا مستەفای بارزان ئەوەشی قوبوڵ نەبوو هەتا ئەو کاتێک کە حکوومەتی عەبدولکەریم قاسم قەسفی بارزانی کرد حکوومەتی قاسم قەسفی بارزانی کرد مەلا مستەفا دوو بروسکەی بۆ عەبدولکەریم قاسم لێدا لە 14 نۆ دوو بروسکەی بۆ عەبدولکەریم قاسم لێدا داوای لێکرد کە کارەکان ناکۆچەکان قەیرانەکان با بە گفتوگۆ چارەسەر بکرێ لە ڕۆژی 16 مانگە جارێکی کە حکوومەتی قاسم قەسفی بارزانی کردەوە ئیتر ئەنجا شێخ ئەحمەدی بارزان ئەمریدا بە مەلا مستەفا خۆی و شوێنکەوتەکانی لەگەڵیانە بڕۆنە دەرەوە بچنە شاخ لە 18 مانگ مەلا مستەفا بروسکەیدا بە مەکتەبی سیاسی کە شۆڕشەکەی زۆر باشە بەڵام مەلا مستەفای بارزانی سەرۆکی حیزب بووە ئەنی ئاگادار نەبوو لەوەی مەکتەبی سیاسەکەی بەیاننامە بۆ هەڵگیرستانی دەرەکە بەڵێ بەڵام لەگەڵی نەبوو بەڵام ئاگاداری بوو ئاگاداری بۆ بەس لەگەڵی نەبوو چونکە مەکتەبی سیاسی کە بەیانەکەی دەرکرد خۆ پێش ئەوە ئاگاداری بارزانی کرد کە ئێمە بەیان دەرەکەین بەڵێ زۆر باشە کاتەکەمان زۆر بۆ نەکوژین تۆ لە ماوەی ڕابردووە لە چەند ساڵی ڕابردووە کتێبێکت بڵاو کردوانێک کە یەکێکە لە چەند کتێبێک کە تۆ هەتا ئەم کتێبە هەڵایکی گەورەی نایەوە قسێکی زۆری لە ساکرا بە چەند کتێبێکیش وەڵام درایەوە جارێکی تر خۆت پێ دوانیە کە کێشەیەک لەناو کتێبەکەی تۆیە هەیە بۆیە ئەم هەڵایی لێ دروست بوو ئەم هەموو وەڵامی بە دوای هات ڕەنگە تیاابێ ینی خۆت پێ دوایە کە تایەتی من پێم وایە هیچ شتێک بێکەم و کوڕی نییە و من لە سەرەتای کتێبەکەشمەوە بیدایەتی کتێبەکەم بەوە دەست پێ کردو کە من ئەم دەرگایە ئەەکەمەوە بۆ ئەوەی هەموو شارەزایان لە مێژووی کۆمەڵە لەم دەرگایەوە بچنە ناوە بۆ فراوانکردنی مێژووی کۆمەڵە و بۆ گەیاندنی مێژووی کۆمەڵە بە حەقە هینەکەی خۆی بەڵێ بەڵام هەز ناکەی ئەگەر ینی خۆمەندان بەوا بنین کە لە گێڕانەوەی مێژوویەکە هەڵا هەیە باشتر کە نەیژێڕینەوە تا دڵنییا نەبین لەوەی کە مێژوەکە بۆ شێوەیە کە ئێمە ژێڕینەوە من ئەوەی کە جێراومەتەوە بە بۆچوونی خۆم و بە پاش پرسکردن و ئەوەندەی کە خۆشم ئاگام لێبوو بێ و شارەزابێ وەکو خۆیم جێراوەت ئەنی هیچ لە ڕووی زەمان و لە ڕووی مەکانەوە هیچ خەلەلی تیانە با دوو خەلەلی تایە یەکێکیان لێرە باسەکەم یەکیشکیان ناتوان بێڵم چونکە ڕەنگە کاریگەری لەسەر هەندێک خەڵک هەبێ بەڵێ چیە ئەوەی کە لەو کاتا بوو کە من لە کتێبەکەمە باسم کردو کە ئێمە عەلی ئامەخانمان نرد بۆ لای کاکشەها بوو ئەوان لە سەقس سەبارەت بەوەی کە ئاگاداریان کەین لە کاتی گەڕانەوەیان بۆ عێراق بۆ ئەوەی کە ڕاکەن کە گەیشتە ناو پێنجە بەڵام عەلی ئامەخان نەبوو پاچیزە خان بوو خوشی عەلی ئامەخان بەڵێ هەرەوەی دایە ئەوەی تات بەڵێ ناڵم شتێکی کەشی تیا بەڵام ناتوانم ئەویان بڵێم ئەویش ئەم مەسەلەی ئەترافە یەکێک لەسەر یەکێک ئەوەی کە من باسم کردو ئەترافی کردو لەسەر ئەوی تر بە پێچوانەی ئەوی تریان ئەترافی لەسەر ئەو کردو بەڵێ بەبێ ناوهێنا ناتوانانی باسی بەبێ ناوهێنان وتم بەڵێ کاک ئیبراهیم بەڵامەوەی کە لەسەر ئەو کتێبی تو ترێت باس لەوە کرێکە بۆ نمونە جەنابەت لە کتێبەکەی باز لەوەکەی کە جۆرێک لە ناکۆکی لە نێوان کۆمیتەی هەرێمەکانە هەبووە لەگەڵ خاڵەشەهاب بەڵام باسی واکرێکە هیچ ناکۆکێک لە نێوانەوانە نەبووە من هەرگیز نەموتوە لەگە کۆمیتەی هەرێمەکان ناکۆچیەوە لەگەڵ خاڵەشەهاب لە کتێبەکە باسی ئەوم بەی جۆرێ نەکردو بەڵێ وتومە ناکۆچی لە نێوان کۆمیتەی شارەکان و کۆمیتەی هەرێمەکان هەبووە و دیارە کۆمیتەی شارەکان لە ڕێگەی کۆمیتەی سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵەوە دانرا بوو پاش ئەوەی کە خۆیان ڕۆیشتن بچن بۆ لە ڕێگەی بینی سووریا و ئێران و تووچاوە بگەنە سووریا و بۆ جێبەجێکردنی ئەرکەکەی خۆیان
کێشەکان لە بینی کۆمیتەی شارەکان و کۆمیتەی هەرێمەکان نابووە نەک لە بینی خاڵەشە هابوو لە بینی کۆمیتەی هەرێمەکان. بەڵێ 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 کاک ئیبراهیم 100% ئەو ڕووداوانی کە تۆ لەناو کتێبەکەی خۆت باسێ کردووە بەدر لەوەی کە باز لە باسی جەلالیەکەی لە بەکرەجۆ بەڵێ 100% خۆت لەناو ڕووداوەکان نبوویت. من لە 100 ئەوانەی کە باسم کردووە نا بەڵام لە 100 ئەوانەی کە جێڕامەتەوە لەوانم وەرگرتووە کە لەناو ڕووداوەکانە بوو. بەڵێ تا چەند قەنەعاتە وایە کە بەشێکی زۆریان لە 100یان ینی وەکو خۆی ڕووداوەکانە بۆ باس کراوە. من بەبەست نازانم لەوایان بەڵام من ئەوانەی کە شتەکانم لێ وەرگرتوون یاخۆ شتەکانم لەوانەوە تێگەیشتوم یا لە ڕێگەی ئەوانەوە پێم گەیشتووە من پێم وایە ئەوان ڕازگۆ بوون. بەڵێ لە باسکردنی مەسەلەی ئارامە قسەی زۆر لەسەر ئەو بۆ چوونە دروست بوو کە لە ناو کتێبەکەی تۆیە باسێ کردووە کە باسی ئێوەکەیت ئارام خۆی قەتیس کردووە لە قەراخ و جەولەی نەکردووە بەڵام دوای وەڵام درایەوە باسی ئەویان کرد کە ئاراموانە بوو جەولەی کردو. جا من حەزەکەم بە واقعی بەڕاشکاوی لەگەڵ تا باسەکەم من باسی قەراخم کردووە باسی شارباژێرم نەکردووە. بەڵێ سەرەتا ئەو کە هاتوۆتە دەرەوە چۆت لە شارباژێر بووە لەوێ هەندێک هاوڕێ هەبووە لەگەڵیال بەڵام لە پاشان بە باشترین شوێن ئەو کە پێی باش بوو بێ کە چوو بێت چۆتە مەنتەقەی قەراخ و ئەوی پێ باش بووە و لەو دوای گەڕانەوەی شەهید عەلی عەسکەری و ئەوان و هاتنە دەرەوەیان بۆ ناو شۆڕش چەندی جەرجوابیان بۆ نارکە بێت بەگەر بێتەوە بۆ ناوچەی دەوری بەری دۆڵی جافەتی و دۆڵە ڕوت و ئەو مەنتیقانەی کە ئەوانی لێبوون بۆی بتوان یەکتری بین و بەشداری کۆبوونەوەکان بکەن بەڵام نهاتوو بۆ کۆبوونەکان بۆ هیچ کۆبوونەوەیکی نهاتوو بەش کۆبوونەوەی نەچوو ناخێر بە ئەنقەز نەچۆیان من بڕوام وایە کە بڕای پێ نەبووە چونکە من لە خۆیم بیستووە منەوە لە خۆشیم بیستووە لە شخصی مەلابەختیار خۆشیم بیستووە لە کاکسالاریشم بیستوە کە ئەوان لە سەرەتاوە مەفرەزە سەرەتایەکان کە دروست بوو لە خۆیان ماگال لێە نەگەیشێکی کە لەوانەوە بۆ منی هێ نابێ بڕۆی بە شۆڕشەکە نەبووە بە کۆبوونەوەکان نەخێر با بۆ تەواوکەم بڕوای بە شۆڕشەکە چۆن نەبوو کە مەفرەزە سەرەتایەکان دروست بوو مە لە کتێبەکەش باسم کردو جوودێکی زۆر گەورەی شەهید ئارامیشی تیا بوو کاک بەختیاریشی تا بووی کاک سالاریشی تا بوو کۆمەڵی خەڵکی تریشی تا بووە کە ئەوەی تر لە ڕەنگە لە مەجای ترا بێتە سەر باسکردن بەڵام ئەوان بڕواان بەوە نەبووە کە شۆڕشەکە بکرێ بدرێتە دەست کەسانێک کە ئەوان پیانوا بووانە کەسانی کلاسیچین لە حرەکەی کوردیە لەبەرەوە ئامادە نەبوو بێ بۆ کۆبوونەوەکانیشی بە پیزانێرەکانی تۆمە بەس لە کەسانی کلاسیکی شەوە کاک عەلی عەسکەری و کاک دکتۆر خالید و کۆمەڵی خەڵک لەمان تەنیا مام جەلالیان قۆبوڵ بوو. بەڵێ کاک ئیبراهیم جەنابەت کەی چوویتە دەرەوە بۆ پێشمەرگایەتی کامیان دوو جار من چوومەتە دەرەوە جارێک لە شۆڕشی جارێکی لە شۆڕژی نوێ لە شۆڕشی یەکێتیە بەڵێ من لە شۆڕشی نوێ ڕێک لە دەی هەشتی 1970 چوومەتە دەرەوە. بەڵێ قسە لەسەر ئەوەیە کە تۆ پێش چوونە دەرەوەت گوایە نامەیەکت بۆ جەلال تاڵەبانی ناردبێت تایە داوای زەمانەتی ئەو لێ کرد بێت کە پلە و پۆستە پێ ببەخشە لە ناوی شێتیە بە هیچ شێوەیەک ئەوە ڕاست نییە بە پێچەوانەوە ئەسڵان لە کۆبوونەوەی نۆکانە کە لە مانگی چواری هەفتا کۆبوونەوەکە کراوە کە چەندین هاوڕێ هەڤاڵی تیا بووە لەوانە کاک بکری حاجی سەفەر کاک زێر و عەبدوڵڵا کۆمەڵی خەڵک کاک ئازادی سەرگرمە کۆمەڵی خەڵکی لەوانە تیا بووە پێش چوونە دەرەوەی من لە کاتی پێش سەفەرکردنەکەیان بۆ هەکاری لە مانگی چوارە لە نۆکانە کۆبوونەوە کراوە لەو کۆبوونەوە بڕیار درراوە لەوەی کە من بێمە دەرەوە وەکو ئەندامی سەرکردایەتی کار بکە و من نامەیەکی مامزەلالیش و نامەیەکی کاگنۆشورانیشم بۆ هاتووە لە مانگی 6 و 7 کە بڕۆمە دەرەوە. بەڵێ بە پلە و پۆستەوە بچیتە دەرەوە پلە و پۆست نییە مەسەلەکە کە بڕۆمە دەرەوە لەو کاتە چکە کارەساتی هەکاری ڕوویا بوو پێویست بەوە بوو کە کۆمەڵە کەوادیر بچنە دەرەوە. بەڵێ و منەوە کاتە لە ڕێخستنی شارە کارمەکرد لەگەڵ شەهید جەمال تایر و ئەوانە بەڵێ کاک شازاد ساحیب و کاک جەمال و ئەوان تۆ کە چوویتە دەرەوانە وەکو چی چوویتە دەرەوە وەکو پێشمەرگەی ئاسایی من کە ڕۆی نەخێر وەکو کادرێکی پێشکەوتووی شۆڕشەکە بەڵێ مەبەستم ببوورەیانی وەکو ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی نەچوویتە دەرەوە نەخێر ئەندامی سەرکردایەتی نەبووی هی کۆمەڵە هی کۆمەڵە بەڵێ بەڵێ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بووی بە حکمی ئەندامی سەرکردایەتی ڕێخستنی ناوخۆ بوو لەبەرەوە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بوو. بەڵێ بەڵام ئەمە ئەو کاتە بوو کە کۆمەڵە تووشی ئەزمەیە بوو خۆی ڕێگە خستەوە بەڵێ وانە یەکێتی تووشەوە ئەزمەیە بوو بخۆی ڕێگە خستەوە بەڵێ نەبوو مەبەستم لە ئەزمی ناوشاری کۆمەڵەیەکە
کۆمەڵە تووشی و ئەزمەیە بوو ڕێخستنەکانی بەرلێدان کەوت و کۆمەڵی کەسیان ڕێکەوتن لە ناو خۆیانەکە کۆمەڵە بگرنەوانێ نەهێڵن تۆ نازان باسی کێکیت باسی چوونە دەرەوە بۆ پێشمەرگایەتی ناکەم ببوورە من باسی ئەگەر باسی ئەزمەی بە کۆمەڵ گیری باسی دەستگیرکردنی بەشێک لە سەرکردەکانی کۆمەڵە و دواتر دروستکردنی کۆمیتەی هەرێمەکان و دوای ئەوە کۆبوونەوەی کۆمەڵێک بۆ بەڕێوەبردننی تۆ لەو کاتامە بەستمەوە بوو ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بوویت من لەو کاتە ئەندامی لیژنەی شارەکان بووم ئەندامی لیژنەی شاری کۆمەڵە بوو کۆمیتەی شارەکان بەڵام کە ڕۆشتیتە دەرەوە بە ئەندامی سەرکردایەتی چوویتە دەرەوە من وەکو ئەندامی سەرکردایەتی وەکو پێم وتی خۆم نەچووم کە چوومەتە دەرەوە لە دەرەوەکو ئەندامی سەرکردایەتی وەرگیراوە بەڵێ هەتاوەکو کۆبوونەوەی فراوانی شوێنەی لە کۆبوونەوەی فراوانی شوێنە کە لە مانگی 11 ساڵی 1970 کرا یعنی واتە 3 مانگ دوای چوونە دەرەوەی من کە ڕۆیشتماوێ لەو کۆبوونەوەی فراوانە من بە دەنگان دەرچووم و ئیتر وەکو ئەندامی ناوەندی کۆمەڵە دەست بەکار بوو بەڵێ کاگی براهیمی لۆ قسانەی تر کە لەسەر کتێبەکەی تو لەسەر جەنابە ئەکرێت لە ناو کۆمەڵی ڕەنجدارانە قسە لەسەرەوە کرێت کە تۆ لە کتێبەکەتە بەسی ڕۆڵی خۆتەکەی لە ناو کۆمەڵەیە و بەپی گێڕانەوەی خۆ تۆ ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە ناو کۆمەڵەیە لە ناو شارە بەڵام دوێ چوونە دەرەوەت و بە درێژەی تەمەنی کۆمەڵش هەتا هەڵۆشاندنەوەی سێ کۆنفرانسی کرد و لەش کۆنفرانسەکە تۆ بە ئەندامی سەرکردایەتی دەرنەچوو ڕاست بوو لەبە تەکەتول من لە دوای تۆ لە چ تەکەتولێ من لە سەراعێکەوە من لە ناو سەراعێکەوە چوومەتە دەرەوە من لە ناو سەراعی کۆمیتەی شارەکان و کۆمیتەی هەرێمەکانە ڕۆیشتمەتە دەرەوە تۆ لە چ تەکەتولێک بووی ببوورە ئەگەر من وەکو تەکەتول لە هیچ تەکەتولێک نەبووم بەڵام من بەرگریکەر بووم لە ئەندامانی کۆمەڵە لە ناو سجنە بەڵێ بەڵام قسەک لەسەر ئەوەیە کە تۆ لە تەکەتولی سجن بووی من ئەبەدەن چکۆم خۆم لە سجن نەبووم تا لە تەکەتولی سجن بووم ینی لە دوای گەڕانەوەی ئەوان ئازادبوونیان لە زیندان و هاتنە دەرەوەیان و ئەو کاتش کە تۆ لە دەرەوە بوویت قسە لەسەر ئەوەیە کە تۆ زۆر نزیک بوویت لەوانە من زۆر پشتیوانیم لێ کردوون ئەی باشە بەڵام خۆ لە چەند کۆنفرانسێکە ئەو بەشێک لەوانی کە لە زیندان دەرەوە دەرچوون لە کۆنفرانس ڕاستە دەرچوونەوە نەکۆن ئەی بۆ تۆ لەبەر تەکەتولی ئەوان دەرنەچووی تەکەتولی ئەم لاتر ڕێگی بەوە نەداوە بەڵە قسەکە ئەوەیە چۆن ڕێیان بەوانەیە کە لە زیندان بوون دەرچن ئەوان ڕێگان بەوانە نەداوە کە لە زیندان من دەرچن ئەوانی کە لە زیندان بوو خۆیان بەڕاستی دەرچوون وە بە تەسیریش بە قووەتی مانجلەیش بووە لەسەرەوە چونکە بۆیە باڵانسێک ڕابگیرێت لە نێوانی ئەو دوو ئیتیجاهە بەڵێ یعنی تاڵەبانی دەستی خستە هەموو شتێکتانەوە نه چۆن تەسیری هەبوو بە تەسیر جیاوازە و دەستخستنە ناو شتەوە جیاوازە کاکە دووشتی جان لە یەکتری بەڵێ زۆر باشە مەلا بەختیار لە کتێبێکا کە وەڵامی کتێبەکەی جەنابتیەوە تۆ لە پێشەکەکەیە کتێبەکەی پێشکەش کردووە بە فوادی سوڵتانی کە باسی واکە لەگە تۆیە بوو شەید کراوە بە ئەکرەم و خەبات ناوێک کە بە دەق نووسیوێتی ئەڵێ لە بەردەم ئیبراهیم جەلال شەید کران و گولەیەکی بۆ بەرگری لێکردنیان نەتەقان چەند ئەماناتوانی ئەوە بەنسبەت ئەوەی فوادی سوڵتانیەوە من بە دوور و درێژی کاتی خۆی لەگەڵ کۆمەڵی زەحمە کێشانە قسەمان کردو ینی کۆمەڵی ئێران ئەوان لە کتێبەکەی خۆشما باسم کردو کە چۆنوان هەیەتێکیان نردوو بۆ تحقیق و ئەوانە هەمووی کۆتایی پێهاتوە و ئاخر جاریش لەم ماوەی پێشوە لەگەڵ خوشتی فوادی سوڵتانی و لەگەڵ زاواکەی فوادی سوڵتانیە هاتبوون بۆ ئێرە من مقابلەیەکمان کرد لەگەڵ یەکتریە ئەمانە حقیقەتێکن کە ئیتر ئەوان توانیوانەوە حقاتانە بدەرچێنن مەلا بەختیار کە ئەوی تۆ ماڵی ئەوە بێسپاسێکم مەسەلەی ئەکرەم و ئەوانیش ئەوە مامۆستا جەلال هەیە احتیمالە بزانێت ئێستا ماوە چونکە مامۆستانۆر بەداخەوە کە ئەمری خۆی کرد ئەویش کە لەگەڵمانە بووە ئەوە ئێمە لە هین بووین باش بیرم نییە لە دوکان بووین ئەنی مەبەستم دوکانی بەری قەراخە یا لە دوکان بووین یا لەو ناوە بووین ئینزال کرا ئێمە هەمومان بەیەکە بووین هەمووشمان لە شەڕا بووین و مەلابەختیار هەرەوەی نەوتۆ کە تەنیا تەقەیەکیشی نەکردووە مەلابەختیار ئەڵێ لە هەموو ژیانیا تەقەیەکی نەکردووە ینی بە درێژایی شۆڕشی ئیلول و من هەر چاوی چی بوو خۆ هەرچام لێناوە کاکە دیارە ئالاکۆلین من لەوە گرد نیازاکەم کە تەقەو کرابیان نەکرابێ
و ئەوانە لەگەڵمانە بوون خەڵیش کە لە شەڕا بێ بڕاستی هەیە شەهید دەبێ هەیە شەهید نابێ خۆ شەهید بوونیش ئینسان بەدەستەڵاتی خۆی نییە یعنی ئیتر تۆ بڕێکەوتایی مەلا بەختیار بە درێژایان فترێ بۆ فیشێکی بەرنەکەوت و بە هەموو تەمەنی هێخەوە ئەبێکاتە بێ وحسابی بۆ بکەیت کە هەرگیز وحساب ناکرێ بەڵێ دەربارەی ئەو دوو کەسێک کە ناویان هێرا لە سێسێنان قسەکە لەسەر ئەوەیە کە ئەوترێت ئەو هەلیکۆپتەرانی کە دابەزیونەتە سەر ئەوان و لیان ناون مەفرەزەکەی تۆ مسایتر بوون بە سەریان توانیویانە تەقیان لێ بکەن لە هەلیکۆپتەرەکان و ئەسلی ڕێیان نێن ئەسلی نییە ئێمە هەر هەمومان لە چەمەکە بووین هەر هەمومان بەڵێ یان تۆ لەسەر بەرزایی نەبووی هیچمان یەک کەسمان لەسەر بەرزایی نەبووە بە هیچ شێوەیە بەڵێ مەلاوەتێر ئەتوانێت بچێت داوە تاقیقش لەوە کە ئەتوانی مامۆستا جەلال بانکەی تەنانەت من و مامۆستا جەلال و کاتەویش ئەندامی لەق بوو بە تەنیشتی یەکیشەوە بووین بەڵێ لە چاوپێکەوتنەکەتا لەگەڵ خوشکەکەی فوادی سوڵتانی پێم وایە هاوینە ڕابردوو هاتە ئێرە بۆ لێکۆڵینەوە کوژرانی بەڵێ نەک بۆ لێکۆڵینەوە هات بۆ بینینی من هات بۆ بینین تۆ بەڵێ بۆ تایبەت بۆ من نەهات بوو بەڵام کە هاتە ئێرە ژمارە تەلەفۆنەکەی وەرگرت بۆ حەزیشی کرد یەکتری ببینین بەڵێ ئەو قەنەعەتی کرد کە ئەو حادیسەیە سوودفە بووە بە دڵنیاییەوە چونکە بەڵگەم هەیە من بەڵێ ئەنی مەبەستێ لەوەی کە سوودفە بووە بە تاکید بەڵێ ینی من ئەو ناوانەی کە من یابوو منێ هەمان ئەو ناوانە خۆیان تاقیبیان کردو هەیەیان بوو لەلایەن ئەو شوێنی ئەو دەیە کە ئێمە لی بووین ئەو شەوەی کە کۆبوونەوەکەمان تیا کرد و بۆ بەیانەکی من و کاک مستەفای سوڵتانی دەرچوین من تەنانەت هەردوو براکە خۆشمم لەگەڵا بوو بە مەفرزەوە هیچ کامێکمان نەبرد تەنیا من و فوادی سوڵتانی دەرچوین لە بەیانیە بوو کە ئەمانویست دەرچین ئەو کاتە شێخ خۆی و کوڕەکەی و لەگەڵ کوڕێکیش هیچ ریکی فیدایی بوو ناوی تامرز بوو ئەوش هات لەگەڵمانە بووین بە پێچکە زیانی ئیتر کە کەوتینە ڕێ بەڵێ و ئەو کاتە بوو کە پەلامارەکەی چەمران بوو هێزەکەی چەمران مستەفا چەمران هات پەلاماری لە مەریوانەوە هات بەرە و بانە بۆ گرتنیەوەی ئەو ناوچانە بەڵێ تۆ لە کتێبەکەتا بە شەوەیەکی ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ بێ قسە لەسەر ئەوواکەی کە ئارام عێراقچێتی کردووە لە ناو کۆمەڵەیە ئەوە من نایڵم من لە کتێبەکەمە کە وام وتووە ئیسنادم کردو بە نووسینەکانی خۆی ئەگە کتێبەکە باش خوێن بێتەوە پیشانم ماوە لە چ بڕگەیەکە لە چ لاپڕەیەکە لە چ شوێنێکە خۆی ئیشارەتی بەوەوە بەڵێ ینی ئارام عێراقچێتی کردووە ئینسانێک بوو کە ئیتیجای فکری عێراقی هەبوو ئیتیجای فکری عێراقی چ کاکە ئەمە لە ساڵی هەفتاویەکەوە ئەم ئیتیجای فکرێ لەناو کۆمەڵا دروست بوو بەڵام دامرکایەوە هەتا وردەورە دوای جارێکی کە سەری هەڵڵایەوە خۆی ئیتیجای عێراقی ئیتیجاکەەوە بۆ کە کۆمەڵەی مارکسی لینینی کوردستان لەسەرتاوە لە دوایە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان ببێ بە بەدیلی حزبی شوێی عێراقی بۆ سەرتاسەری عێراق ئەمە ئیتیجاهەکەیە و ئەوی تریان ئیتیجای کوردستانیەکە پێی وا بۆ ئەتوانێت ئەم کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان یا کۆمەڵی مارکسی لینینی کوردستان پێشەوەی کەناوەکەی بگۆڕێ ئەتوانێت تەنیا لە کوردستان لە زەمینەی شۆڕشێکی نوێ خۆشکات و بەرپایکە کەم ڕۆتیان لەناو کۆمەڵا زۆر بەهێز بوون زۆر بە کورتی کوردستانی کوردستانی تۆ لە کوردستانی بوویت بڵێ باوەڕ بە کوردستانیەکە هەبوو بڵێ ئەی باشە بۆ بەردەوام قسە لەسەر ئەوەیە کە ئەو ڕۆتی عێراقچێتیە بوو نەهۆی دروستبوونی فەوزایەک لەناو کۆمەڵایە و تێکدانی ڕیزەکانی کۆمەڵە ینی ڕۆتیشەوە بەهێز بوونەوە بتوانن ئەوە تێک بن جاخۆ تۆ توانی بە تاقی تەنیا سلێمانی بینکیت ئەوەکەی علاقی بەخۆوە توشتەوە هەیە جگەلەوە من لە کتێبەکەمە باسم کردووە ئەو کەسانی کە لە سەرەتای کۆمەڵا خاوەنی ئەو فکرە بوون ئەو کەسانە زۆر بە مەبدەئیانە ئەسڵەن لەسەر ئەو ڕەوتە ڕۆیشتن چونکە لە کاتی خۆیان لە سەرکردایەتی کۆمەڵا دابەزیە خوارەوە بۆ ناو ئەڵلقەکانی کۆمەڵە و ئەڵقە ڕۆشنبیرەکان و شانەکانی کۆمەڵە کە ئەمە دوو ئیتیجا هەیە چاکتر وایە کە ئەوە خۆیان پەروەردە بکەن بە هەردوو بۆچوونەکە بۆی لە ئەنجامە راپرسیەک بکرێت راپرسێکی نهێنی زۆر بەنهێنی بکرێت سەبارەت بەوەی بەقدر چەند ئەکسەریەت کامیانی قوبوڵە لایەنی زۆر بە کوردستانێکی قوبوڵ بوو و ئەو بەڕێزانە هەر هەمویان بە ڕێزی زۆر زۆرمەیە بۆیان هەر هەمویان ئەو بەڕێزانە زۆر بە دڵفراوانیەوە
ڕیزەکانی کۆمەڵیان بەجێش و کاریشان لەناو کۆمەڵە نەکرد بۆ ئیتیجاها تا لە دوای دروستبوونی نەکسەی شۆڕشی ئەیلول لە ساڵی 75 ئەمە جارێکی کە سەری هەڵدایەوە ئیتر لەو کاتەوە سەری هەڵدایەوە جارێکی بەڵێ زۆر باشە پشوویکی کوردۆ ڕێگرین و دوای پشۆکە بەردەوام بین لەگەڵمان خۆشەویستانم پاشم پشووە کورتە بەردەوامە بین لەگەڵتان